الله أكبر ركوع. وەکو چاوەڕوان دەکرا سەدان هەزار کەس لە گەورەترین کۆبوونەوەی جەماوەریدا لە بەغدای پایتەختی عێراق بەدەم بانگەوازەکەی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدرەوە چوون و بەشداریان لە نوێژی هەینی یەکگرتوودا کرد کە لە ناوچەی سەدر لە ڕۆژهەڵاتی بەغدا بەڕێوە چوو. أخواني رحم الله وأديكم صلاة الشكر ركعتين لا تنسوها. محمود ئەلجیاشی نوێنەری موقتەدا سەدر وتاری هەینی پێشکەش کرد کە پەیامێکی دەخاڵی سەدر بوو سەبارەت بە دۆخی سیاسی عێراق. تێیدا کۆمەڵێک مەرجی ڕاگەیاند بۆ قبوڵکردنی پێگەێنانی حکومەتی نوێ کە دەردەکەوێت داخوازیەکانی سەدر لە چوارچێوەی هەماهەنگی زیادی کردووە. هەر لە سەرەتای پەیامەکەی سەدردا هاتووە کە ژمارەیەک لایەن دەیانەوێت حکومەت پێک بێنن کە ڕەوتی سەدر گومانی باشی پێیان نییە، چونکە وەکو موقتەدا دەڵێت پێشتر تاقی کراونەتەوە و سەرکەوتوو نەبوون. یەکەم خاڵی پەیامەکەی سەدر بە دوورخستنەوەی هێزە داگیرکەرەکان دەستی پێکردووە و دەڵێت ئەگەر بیانەوێت حکومەتی نوێ پێک بێنن دەبێت پابەند بن بە دوورخستنەوەی هێزە داگیرکەرەکان. هەروەها دەبێت بەڵێن بدەن کە حکومەتی داهاتویان وەک حکومەتەکانی پێش خۆیان نابێت و لێپرسینەوە لە گەندەڵکاران بکەن لە ژێر سزای دەسەڵاتێکی دادوەری بێلایەندا. سەدر باسی لە نایارە سیاسیەکانی کرد کە لەسەر ئێران هەژمار دەکرێن و وتی زۆربیان قەناعەتیان بەوە نییە کە خۆشەویستی نیشتیمان بەشێکە لە ئیمان، بۆیە ئاراستەکانیان دەرەکیە. لە کاتێکدا من داوای ڕەگداکوتانی خۆشەویستی نیشتیمان دەکەم و داوایان لێ دەکەم واز لە وابەستەی دەرەوە بێنن. هەروەها لە وتارەکەیدا سەدر پێی وایە حکومەتی بەهێز لەگەڵ بوونی میلیشیا و بەربڵاوی چەک پێک ناهێنرێت، بۆیە دەبێت ئازابن و بڕیار لەسەر هەڵوەشانەوەی سەرجەم گروپە چەکدارەکان بدەن. سوپاسی خەڵکی ناوچە داگیرکراوەکانیشی کردووتی حەشدی شەعبی هیچ منەتێکی بەسەریانەوە نییە، چونکە ئەگەر خەڵکەکە نەبوونایە نەدەتواندرا ناوچەکان ڕزگار بکرێن. دەژڵێت حەشدی شەعبی بۆ ئەوەی ناوبانگی بەپاکی بپارێزێت دەبێت دووبارە ڕێک بخرێتەوە لە کەسانی خراپ پاک بکرێتەوە، هەروەها لە دەستوەردانی دەرەکی دوور بخرێتەوە پەلکێشی شەڕی تایفی و دەرەکی نەکرێ. سەدر هۆشداری داوە لە دووبارە پێگەێنانەوەی حکومەت لەلایەن کەسانێکۆ کە پێشتر تاوانبار کراون و تاقی کراونەتەوە تا کارەساتی کۆنی کۆمەڵکوژی و گرێبەستەکانی فرۆشتنی وڵات دووبارە نەبێتەوە. کە لەمەدا پەنجەی تۆمەت بۆ نووری مالیکی سەرۆگەزیرانی پێشووی عێراق درێژ دەکات و تۆمەتباری دەکات بە هاودەستی لەگەڵ داعش و فرۆشتنی پارێزگاکان. دوای کۆتایی نوێژەکە سەدر داوای کرد کە هەمووان بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و سوپاسی کردن، ئاماژەی بەوەشدا کە هیچ نیازێکیان نییە بۆ خۆپیشاندان و کۆکردنەوە لە بەردەم ناوچەی سەوزدا وەگەوەی زۆرێک لە چاودێران چاوەڕوانیان دەکرد. بە بڕوای چاودێران سەدر بەم کۆکردنەوەی لایەنگرانی وتارەکەی پەیامی بەهێزی خۆی ئاراستەی نارەکانی کرد بەوەی کە ڕوبەڕووی ئەم حکومەتە دەبێتەوە لە ئەگەری پێگەێنانی لە دەروی خواستەکانی ئەو، بۆیە لەوانەیە چوارچێوەی هەماهەنگی بیر لە پێگەێنانی حکومەتێکی کاتی و هەڵبژاردننی پێشوەختە بکاتەوە.